سەرەڕای هەڵکشانی تەمەن، بەڵام ڕەحمەی تەمەن 72 ساڵ بەهۆی بێنەوتیەوە ناچارە ڕوو لە هێنانی ئەو دارانە بکات کە جەمالی کوڕی لە وەرز و ساڵەکانی پێشوودا کۆی کردووەتەوە. پەیتا پەیتا دار بۆ خۆشکردنی ئاگری سۆپای دارەکە دەهێنن، چونکە حکوومەت تەنیا 1 بەرمیل نەوتی پێداون و ئەوانیش پێش هاتنی وەرزی زستان 2 بەرمیل نەوتیان سووتاندووە. جەمال دەڵێ ئەوان داری تەڕ نابڕنەوە، بەڵکو هەندێک ساڵ لە سووتانی دارستانەکان یاخود وشکبوونی دارەکان کەڵک وەردەگرن و بۆ وەرزی زستان پاشەکەوتی دەکەن. دایکی جەمالیش دەڵێ ئەگەر حکوومەت نەوتی پێویستمان بە نرخی گونجاو بۆ دابین بکات، ئەوە وەکو دانیشتوانی گوندەکانی سەر بە قەزای پێنجوێن پەنا نابینە بەر سووتاندنی دار. سەرەتا بەخێرانتانەکەم زۆر بەخێر بێن. من ناوم جەمالە، خەڵکی گوندی کەژانم. لە ڕاستیە ئەم سنووری ئێمە و ئەم منتیقی ئێمە شوێنێکی کوێسانە. جا ئەگەر بمانەوێت ئێمە دار بسووتێنین بەدار گەرما هینکەین، لە ڕاستیە 4-5 مەکینە دارمانەوێت. بەڵام لە سەرەتای پاییزا کە پاییز لە ئەوڵی پاییزۆ لەبەرەوەی کە زۆر سارد نییە و لەبەرەوەی کە زۆریش دەستگرین بە دارۆ داریش بۆ خۆتان نەزانن ئەگەر داری وشک نەبێ مەمنوع قاچاقە، دارە وشکەکەش بەڕاستی لە ڕاستی هەر قاچاقە. ئیتر لە سەرەتای پاییزا زیاتر ئیتمامەین بە نەوت و بە زۆپای نەوت و بە هیتەری کارەبا و ئەوانە بەکارێنین تا سەرمای زۆر ئەکا کە سەرمای زۆری کرد و کاتەی زۆپادارەکە داهانین. زیاتر ئیتمامین بە زۆپادارەکە و بە زۆپادارەکە ئەوە بەکارێنین. لە ڕاستیە ساڵانەیش ناتوانین تۆ دەستنیشانی کە چونکە ساڵەکان فەرقی هەیە. ساڵی وایە زۆر ساردە، ساڵی وایش هەیە کەمتر. ئەم ساڵانی ڕابردووە بە حکمیەوەی کە تۆزێ بەفر و ئەوانە کەم بوو، زیاتر کەمتر دارە سەرفە کرد. بەڵام ئەم ساڵەکە سپاس بخوا بەفرباری وە بارانی باش باریوە کەشوهەوایەکی سارد لەم سنووری پێنجێنا دروست بووە. سپاس بخوا لە ڕاستیە هەموو کات و وەختەکانی خۆی پاییز بە پاییزی خۆی وە جوانە، جسان بە جسانی خۆی وە جوانە. ئەگەر بەفر نەبێت لەم کوێسانانانە ئیتر لە ڕاستیە ئەبێتە وشکە ساڵی، ئەبێتە کەم ئاوی، زەرمان زۆر لێ ئەدا لە ڕاستیە. دارەکەمان وەڵی زیاتر ئێمە ئەم وڵاتی ئێمە دارستانە، داری هەیە، داری بەڕواروانەی هەیە. ئیتر تقریبان 2-3 ساڵ لەمە پێش ئەم هەردی ئێمە سووتا کە سووتا دارێکی زۆری لێ سووتا بەداخەوە. لەگەڵ ئەوەژا هەوڵماندا زۆرمان لێ کوژانەوە. ئیتر لەو دارانێک کە وشکە بێت ئەو دارە وشکانێک گەنە خۆداری تەڕ بەکار ناین، گوناحە بەڕاستی. چەند سەرما بێت، چەندێک پێویستمان بێت بەکاری ناین. لە ڕاستیای ژینگەکەش لەوانەیە بڵێم زۆر لە هەموو شتەکان مهمترە بەلامان. بەڵام ئەم دارە وشکە تازە ئەگەر ئێمە نێژێنین لەو عەرزەیە تازە ئەڕزێت، خراپ ئەبێت. ئیتر لەوە ئیسپادە ئەەکەین لە ڕاستیە. وەڵای ئەگەر دار نەسووتێنین ئەم ماڵانە لە ڕاستیە جاران ماڵی دار بوو گەرم بوو، بەڵام ئەم ماڵانەی ئیسا لە ڕاستیە بە نسبەتێکی زۆر گەرم ئەبێت. چونکە من وڵاتی ئێمە کوێسان و ساردەوانە وڵی ئەبێت تۆ حسابی 8-9 بەرمیل بکەی لە ڕاستیە. چونکە بە تایبەتی جاران ماڵەکان ماڵی دار بوو ئەوە سارد نەبوو، ماڵێک گەرم بوو، بەڵام ئەسم ماڵانە بۆ خۆتان نەزان ساردە اینجا ژیانیش گۆڕاوە. لە ڕاستیە جاران دووسەیەک کوڕ بە یەکە ئۆخەوتی سیارێکە ژوورێکی خۆی هەیە، ژوورێکی تایبەتی هەیە. لە ڕاستی هەمی پێویستیژی بە ئاگر و بە سووتانی نەوت و ئەوانێ. ساڵی 91 کە دوای ڕاپەڕینەکە کاتنوێتەوە ئێرە ئەوەی کە بەفرباری بێت من بیرم بێت و بزانم و لەیرە بوو بم ساڵی 92 بوو بەفرێکی زۆر باری. لە ڕاستیە ئەو ساڵە ینی حەدی نەبوو، ئەوە زۆر بوو. 3 مەتر و ئەوانە باری لەم قەزای پێنجێن و ئەم سنووری پێنجێنە
ئەو نەباری ئیتر دوای 92 بەفرێکی بەفر باریوە بەڵام بەو شێوە نەبووە من ئەوەی کە بزانم ساڵی 92 بووە بەڵام ئیتر باسی ئەەکەن ئەڵەن 82 بۆ 72 بۆوانە من نازانم ئەویان لە ڕاستیات بکەم من خۆم تەمەن موایدی 74م ئەڵەن ساڵە دووەکان وا بووە 92 بووە 72 بووە 82 بووە ئەم چوارهینە ساڵە کە لە 72 تاکوونەکەم 82 هەم 92وانە بەفری زۆر باریوە ئەو ساڵانە ئیسا ئەودەیەکمان بوو لەسەرۆ لەوێدا ئەنیشتین لەو ئەو زمانەی زووە لە ئانی حکوومەتی بەحتا لەوێژ نەوتیژیان ئەوای نێ بەس هەر بەشی نێکردین هەر ئەم دارمانە ئەوە سارد بوو ئەوە بەفرەکە زۆر بوو هەر داریژمان بەکارە هاور ئیتر زۆر سارد بوو ئەوێ ینی ئیسە بڵێن ئەوێ زۆرتری لێبارێ وەی لەگرە ئەگرە باشترێکە بۆ بەفر ئەوێ کوێسانترێکە زۆرتری لێبارێ لەگرە کەمترە بارێ ئیتر بەخوا لەگرەش هەر پێویستمانە دارەکە چونکی نەوتەکە نەوت هەر نییە بەخوا بەرمی لە نەوتمانەوەنێ بە 110,000 بەخوا بەشی 4 دەبەیاتە یان 5 دەبە نیوەی خاڵیە بەخوا پەهانیوانە بۆمان نیوەی خاڵیە هەر دوو هینی خاڵیە دوو دەبەی خاڵیە بەرمی لە چەند دەبەگرێ ئیتر ئەوە نییە نەوتەکەش بەشمان کا دارەکەمان نەبێ هیچ نەوتەکە هەر بەشمان ناکە ئەم داروی تەروشتیش دەرەقەتی ئەم ماڵمانە نایە هی ئێمە هی هەمووی ساردە و کورە دوان لەوەی ئەخەوێکێ لەوێ ئاخەوێ و کورە ماڵ و مناڵا لەگرە و ئیتر بە بۆنەی ئەوە وەڵاهی نەوتیژمانەوێ و داریژمانەوێ ئەو زمانەی زووە زۆرتریژمانەوێت چونکی ئەو زمانە زۆرتر بەفرەباری ڕۆڵە زۆرتر ناڕەحەت بوو ماڵی دار بوو کورە بەرد بوو کورە ئەگەر بواە خزمەتمان نەکرا هەمی ڕووخا بەسەرمانە ئەرە بەخوا ناڕەحەت بوو ڕۆڵە هێشتا ئیسە باشترە بەزێ ماڵەکان ناڕوخێت دانیشتوانی قەزای پێنجوێن زیاترە لە 50,000 هاوڵاتی و لە 2 ناحیە و 180 گوند پێکهاتوون. شارەکە خاوەنی زەویەکی بەپیت و جوگرافیا و هەڵکەوتێکی استراتیژیە، بەڵام بەهۆی بێباکی دەسەڵاتدارانی هەرێم دۆخی دانیشتوانەکەی لە بارودۆخێکی ناهەموار و سەختان. بەپێی راپۆرتێکی دیوانی چاودێری دارایی عێراق کە وەڵامی نووسراوێکی سۆران عومەر پەرلەمانتاری پێشووی کۆمەڵی دادگەری کوردستانی لە ساڵی 2023 داوەتەوە، داهاتی مەرزی نێودەوڵەتی باشماخ لە 6 مانگی سەرەتای ئەو ساڵەدا نزیک بووەتەوە لە 80 ملیار دینار. واتە ئەگەر بێت و خەمڵاندنێک بۆ داهاتی مەرزی نێودەوڵەتی باشماخ لە قەزای پێنجوێن بکەین بە 15 ملیار دینار دەخەمڵێنرێت. بەڵام دانیشتوانەکەی بەدەست کەمی نەوتی سپی و خراپی ڕێگەوبانەکان و بچڕانی کارەباوە دەناڵێن و پاساوی حکوومەتیش قەیرانی داراییە. لە هەرێمی کوردستان زیاتر لە 25 مەرزی فەرمی و نافەرمی بوونیان هەیە و داهاتی ساڵێکیان بە زیاتر لە 666 ملیار دینار دەخەمڵێنرێت. ئەمە لە کاتێکدا راپۆرتی دیوانی چاودێری دارایی عێراق دەڵێ داهاتی 20 مەرزی نافەرمی هەرێمی کوردستان نادیارە. ئەمەش بەو مانایی بە شێوەیەکی ڕوون داهاتی مەرزی سەیرانبەن بۆ هاوڵاتیان ڕوون نییە و بە وردی نازانرێت حکوومەت چەندێک داهات لەو ڕێگەیەوە پەیدا دەکات. بەپێی راپۆرتەکەی دیوانی چاودێری دارایی عێراق تەنیا داهاتی حەوت بەڕێوەبەراتیەکەی گومرگی هەرێم لە 6 مانگی سەرەتای ساڵی 2023 53 ملیار دینار و 743 ملیۆن دینارە. لەو ڕێژەیەش پشکی شێری داهاتەکە بەر قەزای پێنجوێن دەکەوێت. لە پێچ و ڕێگای دەواازەی ملەکەوم بۆ پێنجوێن ئەم ناوچەیە لای بەشێکی زۆر لە هاوڵاتیان و لە شۆفێرانی مەرزی باشماخ و سەیرانبەن ناوچەیەکی دیارە بەهۆی ئەوەی کە ڕێگایەکی سەختە و پێچێکی سەختە بە تایبەتی لە وەرزی زستاندا بەهۆی دابارینی باران و بەفر و لە هەمان کاتدا دابەزینی زیاتی پلەکانی گەرما ئەم ڕێگایە دەیبەستێت و ڕێگای هاتوچۆکردن بۆ قەزای پێنجوێن و تەنانەت هاموشۆکردنی بازرگانیش دەوەستێت. پرسیارەکەی ئێمە لێرەدا ئەوەیە کە ناوچەیەک خاوەنی دوو دەواازە بێت و
داهاتێکی باش بۆ هەرێمی کوردستان بێ چۆن دەبێت دانیشتوانەکەی بەدەست گرفتە سەرەتاییەکانەوە بناڵێنن کە خۆی دەبینێتەوە لە یەکسایدی ڕێگاکە سەختی و پێچی ڕێگاکە لە هەمان کاتیشدا نەبوونی ئامێری پێشکەوتوو لە کاتی بەفربارین و بارانبارین و دابەزینی زیاتر پلەکانی گەرما بۆ ئەوەی ئاستەنگی هاتوچۆ هەم بۆ دانیشتوانی قەزاکە هەمیش بۆ هاتوچۆکردنی بازرگانی دروست نەبێت ئەمە لە کاتێکدایە تەنیا لە یەک مانگدا داهاتی مەرزی باشماق لە هەر مانگێکدا 15 میلیارد بۆ 20 میلیارد دینارە ئەم پرسە و ئەم کێشانە ڕوبەڕووی لایانی پەیوەندیدار دەکەینەوە دەپرسین بۆچی کاتێک دانیشتوانی ئەم شارە پێویستیان بە حکوومەت بێ حکوومەت پەراوێزیان دەخات بە شێوەیەک تەنیا یەک بەرمی نەوتی سپی وەردەگرن لە کاتێکدا ئەم ناوچەیەکی کوێستانیە و پێویستی بە سوتەمەنی زیاترە بۆ ئەوەی خەڵکەکەی پەنانە بەنەبەر سووتاندنیدار لە هەمان کاتیشدا لە کاتی زیاتر دابەزینی پلەکانی گەرما بە پاساوی جاجا کارەبای نیشتیمانیش لە خەڵکو لە هاوڵاتیان دەکوژێنەوە ئەم گلەیانە هەمووان هەیانە و ئێمە شوەکو بەرنامەی بەداداچوونی پەیام ڕوبەڕووی لایانی پەیوەندیداری دەکەینەوە ئەمڕۆ لە پێنجێنین و لەگەڵماندا بن بزانین چیرۆکەکان معاناتەکانی قەزای پێنجۆن ورتر چییە و لە زاری خۆیانەوە بیبیستین. جناب دووکو هاوڵاتیەک چەند بەرمیل نەوت ئەم ساڵ وەرگرتووە؟ وەڵام من یەک بەرمیل لەوت ئەم ساڵ درراوە لە پێنجێن ڕاستیەکەی بەڵام یەک بەرمیل لەوت بەشی چییەکە ینی بەڕاستی نازانم لەوچ یەک غورفەشە بۆ گەرم نەکە بەش ئەوە نەکانی ئەم سێ چوار مانگە یەک غورفە بۆ گەرمکە کەی ئەو بەرمیلە وەرگرت؟ وڵی داقیق ماویدەکەم لەبیر نییە ڕاستیەکە بەس چەندمانگە لەمەوە پێش بووە؟ باڵە 140,000 نرخێکی زۆرە نرخێکی زۆر گرانە وایە حکوومەت بە نرخێکی پاڵپشکراوی بیدا بە هاوڵاتیان بەڵام بەداخەوە ئێمە خۆمان لەژێر بەحری نەوت لەسەر بەحری نەوتان بەحری نەوت لە ژێرمانایە بە 140,000 چ مانایەکی هەیە جەنابەت ئەگەر بتەوێت زستانێکی گەرم و گورت تێپەڕێنی چەند بەرمیلە سووتێنی؟ وڵی من لەو خوارە و ماڵم پێشتر لە خوارەوە بوو کە پێنجێنی خوارە تقریبن 5 بەرمیلم سەرفە کرد 5 بەرمیل باڵە ماڵەکەمان سێ بوو ڕووبەخۆر نەبوو ماڵێکە ڕووبەخۆر بێ باشترە ئارەوەڵە ئەم کۆڵانە بەستوێت ئێمەش گزارشتە لەوەی کە بەڕاستی خەدەماتێکی ئەوتۆ نییە دەستیان خۆش بێ شاروانی بڕێشتیان کردووە بەس وەکو پێویست نییە شەقامەکان هەمووی خلیسکە بێزگە شەقامە سەرێکیەکە نەبێ ئەم شەقام و لا کۆڵانانە بڵێن هەمووی خلیسکن و بەستەڵەکە و خەڵکی قوتابی هەیە و ئیش و کاریە و کەسابەتیە بەڕاستی تا ڕادەیەک وەستاوە جەنابەت پێم خۆشە باسێکی بابەتێ بکەین کە بەڕاستی گرنگە ئەویش لە ماوەی ڕابردوودا تێبینیمان کردووە ناوچە ساردەکان پێویستیان بەوەیە ناچاری دار ببڕنەوە بەداخەوەیان ناچارن غاز بەکاربێریان ناچارن لە وڵاتانی دراوسێ و بە تایبەت کۆماری ئەمێرانەوە نەوت بکڕن و بێن ئەمدی و بەڕاست خەڵکی پێنجێن بەچی خۆی گەرمەکات و کە یەک بەرمی نەوت وەرگێ ئایا ئەیکڕێ بە 175,000ەکە بە 200,000ەکە یان دارە بڕنەوە یان چۆن خۆیان ئەوەی کە باری دارایی باش بێ بەڕاستی الحەمدوللا ژیانی باشە یا غازی داناوە زۆپای غاز یا تا نۆتە چاکەکە ئەکرێەوە بە 175 و نازەمەگە ئێستا سەرکەوتوێ بۆ ئەم بەفرەوە هەندێک خەڵکیش ناچارە چێت چیلکۆدار کۆکاتەوە جاری واشەیە ڕاستی پۆلیسی دارستان یانی دەست بە سەریانەکە هەیشە داری وشکە بڕێ بەڵام هەشمان داری تەڕە بڕێ بەڕاستیە قەیانی هەوڵاتیش ڕچاوی بکات دارە تەڕەکە نەبڕێ سروشتێکی جوانە بۆ هەمومانە سەبارەت بە کارە باش الحەمدوللا کارەبا باشە ئێستا هەرچەند جارجار ئەی بڕن لە کاتی بەڵام ئەم سێ چوار زۆر خەڵکی کە زۆر پێویستی جای وایە بڕێ و کێشەی دروستەوەی قایمقامیشن باسی لەوەکە کاندجا بەهۆی ئەوەی کە شەداونی ئامڕۆ لە پارێزگای سلێمانی ناشان کارەباکە ببڕن قسەکە ئەوەیە بەڕاستی پێت وانە ئەمە پراوێز خستنی قەزای پێنجێنەکە قەزای خاوەنی یەکێک لە گەورەترین دەواازە سنووریەکان بێ و بازرگانەکانێکە بەرزی باشماخە مانگانە بەلایەنەکەمە 15 بۆ 20 میلیارد دینار داهاتی هەیە بەڵام
خێرەکەی و ڕنگدانەوەی بۆ شارەکە نییە؟ وڵا بەتەکیید لەوە حکوومەت کەم تەرخەمە ینی ئەو هەموو داهاتە لە مەرزی باشماخەوە دەست دەکەوێت هەروەها مەرزی سەرانبەنیشی لەسرە پێنجوێن یانی ئەو هەموو داهاتە لە مەرزانەوە دەستەکەوێت بەڕاستی وەکو پێویست هیچ خەرج نەکراوە بۆم شارە هەر سەری شەقامەکەگەن خۆزگە ئەگە بفر نەبووە ئێستا ئەم شۆستەتان ئەم قیرانتان ببینایە چۆن هەڵتەکەن ڕاهۆی بۆ هۆی سەرماوە چکە ساردە کە ئی بەسێ و ئیکاتەوە مەسەر قیرەکە و چیمەتەکە خراپە بێت تێگەچێ حکوومەت سیانەی ناکاتەوە بەڕاستی ئەمەش کەم تەرخەمی حکوومەتە وەکو پێویست ئاوری لە پێنجێن نەدا دانیشتوانی پێنج تقریبا 50 بۆ 55,000 لەو مابەینایە تقریبا بەڕاستی ژمارەیەکی زۆر نییە ینی ڕاستە سونیلەکە فراوانە ژمارەیەکی زۆر نییە بەڵام ئەکرێ حکومەت بەڕاستی ئاوڕێکی جدیان لێباتەوە و سەرماکە و زستانەکەیان بە بشێوە وڵی فەرمایشتەکە زۆر جوانە پێنجێن حاڵتێکی سیسناییە لە سووری محافەزەی سلێمانیە لەوە ناچێت من شک نامش قەزایەکی ترێ وەکو پێنجێن ئاوا سارد بێت و بەفری زۆری لێ ببارێت لە سنووری محافەزەی سلێمانی حق پێنجێن ینی هەڵاوێر کە ئێستیسنا بکرێت لە باتی ئەوەی لە شوێنەکان دوو بەروی لە درێ بەروی لێک درێ لێرە 4 5 درێ بە وڵاتیان ناکرێ پێنجێن و گەرمیان وەکو یەک قسەمان لەوە نیە ئەوان وەری نەگرن قسەمان وەریگرن بەڵام زیاتر حساب بۆ پێنجێن کرێت بۆی کە سارترە و زیاتر پێویستێتی دادپەروەری و ئاخوازی پێنجێن بەرمیلێک بێ گەرمیان بەرمیلێک بێ ئەمە یەکسانیە و هەرچە زوڵ ژەوانیش کراوە لە ئێمە بەتاکید بەڵام بادات پەروەرانە بێ بۆ نوێ پێنجێن 4 بەرمیل بێ 5 بەرمیل بێ ئەویش سێ وەرگێت جوان وی نرخێکی گونجایش گەرم کاتەوە نرخەکەش باڵە سعرێکی پاڵپشتی کرابێ لە هەن دەوڵەتەوە بە سعرێکی زۆر کە وەکو چۆن لە بەغا و ناوچەکانی دەروەی هەرێم نەوت ئەدرێ بە هەرزان بە وڵاتی نەوتێکی کوالەتی بەرزتریش بۆ لێرە نەتوانینەوە بکەین خۆمان باسی ڕێگای ملەکەوە و پێنجێنیش بکەین بەڕاستی ئەوش دڵنیان خۆت هەفتانە هاتشوی پێکەین ئەوەش یەکساییدا شەختەیە ئەی بەستەیە ڕێگایەکی ڕەکی قورسە بۆ هاتشۆکردن ئەمەش بەڕاستی بەرگرانێکی لەسەر دانیشتوانی پێنجێن و ناشکرێ شارێک کە دوو مەرسی لەسەر بێ ئەوە دۆخەکەی بێ جوانە جارێک یەکسایدی پێنجێن جادەی پێنجێن بۆ سی سایق بەڕاستی ئەمە کارە ساتە چەندین حادیسەی دڵتەزێن و ترسناک لەم ڕێگای ڕوویداوە چەند جار مەسەن تەنکەر گەڕەگرێ حادسەی سارێ بچووک هاوڵاتی لەگەڵ سارەی بار هەڵگرا ڕوو ئەدا قوربانی لێ ئەکەوێتەوە ئەو خۆی بۆ خۆی بەڕاستی کەم تەرخەمی حکوومەتە لەوەیشە تا ئێستا هەڵیان داوا بیکا بە جووت سایت بەڵام بۆ تیمەکانی پاکردنەوەی ڕێگاوبان هەوڵیان دا وەکو پێویست ئەتوان زیاتریشکەن بەڵام تا ڕادەیەکی پێویستی شکراوە چکە بۆی هەمیش و کاری خۆشی پەکینەکەوێت لە مەرزانەوە بار ئەبات و نەوت ئەبا و بازرگانی ئەکرێ و هەمیش هاوڵاتی شتودی لێبینیوە باشە تا ڕادەیە تا بڵێ ساردە ئەمجا یەک بەرمیل نەوتیشیانەوە بەرمیلەی نەوتی بەشی چیەکە بەخوا ئەپەر ڕێگەت بیست سووتێنی بە شەو بە ڕۆژەکە بەشی 20 ڕۆژ ناکە 20 ڕۆژ ناکە ئەرێ بەخوا پێویست کازستانێکی گەرم و گورتی پەڕێن پێویستان بە چەند بەرمیلە بەخوا بە پێویستمان بە 3 بەرمیلە کاکەیان 3 بەرمیل ئەرێ بەخوا لەم ماوەی کە دنیا ساردی کردووە چەند دەبەتان سووتانویان چەند بیسلیتیتان سووتانوە بەخوا بەرمیلێکمان وەرگتووە بەرمیلەکەش تەواو بوو پێش دەبەیتریشمان سوودانوە یعنی پێش دەبەتان کڕیوە ئەرێ بەخوا ئەوەی حکوومەتیش تەواو بوو ئەرێ وەڵڵا تەواو بووە کاکەیان بە 4,000 خڕیتان بەڵێ 4,000ەکەش بەشی خۆی هەر گرانە ئەرێ وەڵڵا هەر گرانە کاکەیان لە بۆم کاتی بێمە عەشی و شتە زۆر گرانە زۆر گرانە ئەرێ وەڵڵا کاکە ئێوە وەکو دانیشتوانی پێنجێن پێتان وان نییە کە مادەم خاوەنی مەرزێکن مەرزی باشماخ و سەیران بن ئەبووە داهاتێکی باش ڕووی لێ ئەوە بکردن بخوایە کاکەگیانی تر ئیش و کارەکە ژنیە بەخوا ئەوەی فەقیرە بێدانە مەزرا لەو مەرزش ئەنێ بێت دەستێک و پشتێک هەبێ ئەرە بەخوا ئاوەتە من کچەکەم لەکەیەکەوە تاوی کردو تاوی کردووە بەخوا دەن بدرەوە هەر لە ماڵەوەیە کوڕەکەم بێ ئیشە هەر لە ماڵەوەیە پیاوەکەم ئیشی کرێکاریەکە هەر لە ماڵەوەی دستانان ئەی زۆپای دارەوە بەکارێنیاننا وەڵاهی زۆپای دار بەکار نانین بەزەرم زۆپانەوتانە بەکارێنین و تەواو
ئەی غاز ئەوە بەدیل بەکار وڵی نەوەڵا غاز وشتمان نییە کاکەیان غازوش بەکار نەوەڵا غاز بەکار نانی ئێمە نیمانە قاس زۆرترین ساڵ کە نەوت و سووتانی بێت چەندێک و سووتانوە بە بەرمیل پێم بڵێ چەند بەرمیل و سووتان وڵی سێ بەرمیل لە سووتێنی سێ بەرمیل ئەرە وەڵڵا. بەدەستگرتنەوەژە بێت ئەرە بەخواویژە بێت دەستی پێوەگری بەشەوە بێ کوژێنیتەوە بەیانیان هەڵیکەیت وەکو خۆشڵی ئیشەکەش وەکو پێویست نییە ئەرە بەخوا ئیشەکەش وەکو پێویست نییە و کاکەگیان زۆر ساردە وەڵا ئێرە ساردە ئەرە وەڵا چ ساڵێک زۆر سەخت بوو سەرماکەی وڵی تر ساڵی وا هەیە باشە ساڵی وا هەیە سەختە سەختە ئێمە لێرەوە داواکارین لە کەناڵەکەی جەنابتەنەوە داواکارین پێنجێن ئاوری لێ بدرێتەوە زستانان ئەمە جادە و ڕێگەبانەکەیەتی و نەوتیش پێویستی بە نەوتی زیاترە پێنجێن تقریبان پێویستی بە نزیکی هەر ماڵێک 5 بەرمیل نەوتە بۆ یعنی ئەوەی کە گەرم بێتەوە گەرمکەرەوەی هەبێت کارە باشە خۆتان زان کارەبای پێنجێن مدە بدە ئەکەوێتە تەنگشەیەکەوە ئەبڕێت بڕینیتی ئەکەوێت کارەباکانی پێنجێن ئێمە لێرە و لە کەناڵەکەی جەنابتان داواکەین ئاوڕێک لە پێنجێن بدرێتەوە ئێوە مەرجیشتانی مەرجی باشماقتان مەرجی باشماقمان هەیە ئێمە دووس مەرجی سەرەکیمان هەیە کە لە پێنجێنە یعنی بەڕاستێکی ئاوڕێک لە پێنجێن نەدراوەتەوە ئێمە داواکارین ئاوڕێ لە پێنجێن بدرێتەوە جەناب بۆ ئەوەی کە ئەمە نەوت یەک بەرمیل وەرگڵوە بەدیل و چی بووە نەوت و کڕیوە خاز بەکارێنی دارە بڕیتەوە یا هەر ئەوەیە داریشەوەتان پۆلیسی ژینگە نایڵێت دارستان دارستانی ڕۆ بەڵام دارستانیش ئێمە ئەی بەدیلی جەناب چییە ئەچەنەکە ئێمە لەگەڵ بەدیلی داربڕینەوانی بەدڵنیایە بەڵام واقعەکە هەیە ینی لە هەندێک لە گوندەکان هەیە و ناشارێت و حاشای لێ ناکرێت بەدیلی جەناب چییە غاز بەکارێنی نەوتە کڕی وڵایەتی بەدیلەکە چییە یعنی لەوانەیە من توانام هەبێت غاز بەکاربێنم نەوت بەکاربێنم بەڵام هەیە نییە نیەتی ئەو داهاتەی نییە غاز بەکاربێنێت نەوت بەکاربێنێت بەرمیلێک لەم کاتەیە نزیکە 16,000 تا ئێستا چەندێک سووتان چەند دەبن هەتا ئێستا تقریبن ئەوە هەڵم نەکردێت و نەوتمان سووتان تا ئێستا 2 بەرمیل لەوتان سووتان بەرمیل لەوتمان سووتان تقریبن ساردە پێنجێن شەوانە چێتە ژێر 14 و 15 یعنی 14 ڕۆژە لە وەرزی زستانای ئێوە 2 بەرمیل لەوتان سووتان تقریبن ئەسووتێت ئەرە وڵات و ئەگە بتوێ مستەمر زۆپایش پێ بکەیت ئەرە وڵا ئەسووتێت ئەگە بتوێ ڕەزیلیشی تیا بکەی ئەوە بەرمیلێکە سوێنی و یعنی لە باشی حاڵدا ڕەزیلیشی تیا هەر بەرمیلێکە سووتێنی ئەرە بەخوا ئەرە وڵا یعنی هەموو ماڵێکی پێنج بەرمیلێکی سووتانوە ئاسووتێت یعنی بەرمیلەکە هەیە هەر نیەتی نیە یعنی بەرمیلێ بەشی چیە کات بەرمیلێ ئەوە 2 مانگ زیاد بێت هەر ئالەم جێکەی من توێ نەوتاتۆ تەوزیع کرا و تا کەماڵ هەیە تاوی کرد سوتاو ئێمە لەم کەناڵی جەنابتانە داواکەین ئاوڕێ لە پێنجێن بدرێتەوە کارەباکەی باش کرێت وە بۆ نەوت بۆ سوتەمەنی ئاوڕێکی زیاتی لێ بدەوە پێنجێن سام دەکرێت بە شوێنەکانی تر بە گەرمیان پێنجێن ساردە ناوچێکی کوێسانیە ئێمە داواکاری لە کەناڵی جەنابتان لە بەڕێسان کە وەکو پەیامنێرەوەکو بەشی ڕۆژنامە نووس داواتێن لێ یەکەین ئەمە بگەینە جێی خۆی جەناب وەکو چالاکوانێکی سنووری پێنجێن چیتان هەیە لەسەر یەکە ئیدارەکان بەرپرسانی ئەم شارە بۆ خزمەتکردنی شارەکە و کێ بە مقەسیر و بە کەمتر خەمەزان ئێمە قایم قامەکان ئەم کاک هەیە منی جەناوی کاگە من وە کاکزانەش هەردووکان پیاکی دڵسۆزە بەپێی توانای خۆیان خزمەتی ئەم شارانیان کردەوەی کە لە توانایان بوو ئەوەی کە نەکرابێت لەسەرەوە نەکراوە بەخوا ئەمە یەک کاک ئەمیری لەبەری فەرمانەکە تازای لە پێنجێن کە فەرمانکەسین سەرۆکی فەرمانگەکە شە بەرپرسی فەرمانەکەیە جموجۆڵێکی ئیتیایە ئەنی تۆڵەیەکی گڕوتینێکی لە ئیشەکەیە لەبەری فەرمانگە بەس ئێمە فەرمانگەمان هەیە بەرپرسەکەی 15 ساڵ لە یەک شوێنەیە یعنی 15 ساڵ نەگۆڕاوە گۆڕانکاری بەسەرم شوێنە ناتوە ئەم یعنی شتێکی کە 20 ساڵ نەفەر بەرپرسایەتی ئەم شوێنەوە گرتی بێت بەڕاستی ئەو تاقەوەزەی نییە کە لە سەرەتا دەستی پێ کرد بێت گرفتەکان با لە پێنجێن باسیکەین ئەمە باست کرد بەندێک لە فەرمانگەکان و بە شێوە شوێنگا کەسی شیا لە شوێن شیاودان نەدراوە با ئەمە قسەکانی جەناب بوو لەم سیاقا کۆ بکەینەوە ئێوە مەرجی باشماقتان هەیە سەیرانبەندتان هەیە خۆپیشاندانتان کرد بۆ کارەبا
ئێمە بەس بە کارەبانە بۆ باشە بۆ خزمە گوزاریەکان بوو چەندێک لەو داواکاریانە جێبەجێ بوو ئێستا دۆخی خەڵکی پێنجۆن چۆنە ئێمە حەو خاڵ بۆ لە خاڵانە بەڵێ یەکەمیان دووسارکردنی جادەی پێنجۆن سلێمانی کە لەگەڵ ئەم پرۆژەمە لەگەڵ پرۆژەی جادی دووسایتکردنی ئین بووە زاخۆ دووەک بووە ئەو 2014 تەواو بووە هەمان بڕپارە لە زۆنێکی ترە ئێمە زۆنێکی ترین ئەوان بینەکان تەواو بووە ئێمە ئەوە 2025 قەرارە لە مانگی سێە دووبار دەستکرێتەوە بە بەشی دووەمی جادی دووسایتی پێنجۆن کاڵۆس ئەمە معاناتان چی لەگەڵ ئەم ڕێگایە ڕێگای مەرزێکە بەفرە بارێ ئەوە سێ بەفر نابارێ ڕووداوی هاتووی تیاابێ قەرەباڵقی دروستە بێ ئێواران ئیترە بێ دەست بە دوعابی تاگەیتە دووسایی تازەکە من خەڵک باسێکە ئێمە خۆمان بەوە گەڕنە ئەم شارە بێخاوەنە لەبەری بەرپرسانی ئەم شارە ئەوانەی بەس خەمی گیرفانی خۆیانە خەمی شارەکان نیە لێرە یەک بنەماڵیتایە کە من ئێستا حەقی خۆتی دەستخۆشیان لێکە ماڵی کاکژەمالە یعنی چەند پڕۆژەیە کراوە قوتابخانەیەەکە ئاوری لەم شارە ئێستا ئەوەی کەیبینی کە دەواازەی شاری پێنجۆ ناکرێت لەلایەن و خەرخوازە دووسە کاکجەمالە قوتابخانەیەکە ئەم قوتابخانەی جەلال مەحموودەکە لە پشتمانەوە هەر ئەوان دروستیان کردو قوتابخانەی ترێ ئێستا هەر ئەوان دروستیان کردووە بەشێکی تەواوی هەیە لە ناو قەسەخانەی پێنجۆنە کە ئێمە زۆر پێویستمان پێ بووە دەستیان خۆش بێ ئەوان ئیشیان لەوە کردووە گینە ئەم شارە بەڕاستی لە 2004 وەکو ئیشی تانەکرا بۆچی وا پەراوێستراوە لە کاتێکا ئێوە خاوەنی مەرزی باشماق و سەیران بن واللهی ئێمە خەڵک مەرزە بێتە ڕەحمەت بووی سێری بۆ نمونە زاخۆکە یان بڕۆ سێری ناوچەکانی گەرمیان کەلارکە یعنی پێنجۆن سێرەکەیت بەچاو ئەوەی کە بۆنە دوو مەرزیتایە لەگەڵ ئەوی دوو مەرزەیە هیچ سوودی ئیسفادەی بۆ نەسەری جادەی مەرزی سێرامەکەی یعنی شەرمێکە جادەی مەرزێکی پیلەوەری بێت کە ڕۆژانە هاتوچۆی تیاکرێت ئێوە ناوچێکی کوشت و کاڵیشن بەڵام لەم وەرزەدا کە وەکۆڵی بەرهەمتان نییە و چاوەڕوانی وەرزی بەهار و وەرزی پێگەیشتنی بەرهەمە هاوینەکانەکەم بە تایبەتی خەڵکی خۆی بەچیەوە مەشغوڵ دەکات داهاتی چیەوە پێویستەکە چوا پێش بەربینەوت بخرێت لەبەرەوەی نەوتی نییە وڵی دانیشتوانی شاری پێنجۆن ئەتر لە مانگی یانزۆ کە بەفر و باران دەست پێکە تا کۆتایی بەفرباران بەفربارین و سەرماسۆڵ تاوا بێ لە ماڵە دانیش ئەترەوەی کە کردوێتی لەو سێ چوار مانگایە بێ لەم پێش مانگ دێتە بیخوات کارەبەکەمەوە عادی کارەبەکان پێکرد چایکەن نە کارەبەکەمان چاک نەبووە ئەبێ هەموو جارێک دانیشتوانی ئەم شارە سوپاسیانەکەین دانە بەدانیان بە گەورە بچکانەوە کە ئەوان لە هەموو کاتێ هاوکاری ئێمە و پشتگیری ئێمەیان کردو لە هەندێک کاتێ زەختیشان لێمە کردووە کە لەگە بڕانی کارەبانم خۆبیشاندان کەین بەس ئێمە ئەو نتوانیمە لە ڕێی پەیوەندەکان و یشەکانمان کرد بێگەر پەیوەندەکان کۆتایی پێات بێت و ئەوان نیشەکانیان بەجوێ ئێمە نەکردێ ئێمە مەجبورین بچینە سەر جادە و ڕێگە بگرین لە خەڵکی هاوڵاتیندا لە ڕێ ئەوەی کە ئەو مەسئول و دەوڵەمانانەی کە بەسەر ئەم شارەوە دەوڵەمەند بوون ڕێگەی بازرگانەکانی وانگرین کۆتا پرسیارم پێنجۆ ناوچێکی فراوانە وەکو ڕوبەر باشە بەڵام ژماری دانیشتوانەکەی زۆر کەمە یعنی 50,000 بۆ 55,000 خەڵکی پێنجۆیان چۆڵ کردو بەرەو سلێمانی یان بابەتەکە چییە پەیوەندی بەوە نییە کە ئیش کەمە و دەرفەتی کار کەمە و خزمەت گوزارەکان وەک پێویستنی وڵی پێنجۆن لە ڕووی ئەوە پێنجۆن لە 16 خەڵکی دانیشتوانی پێنجۆن لە سلێمانی لە سلێمانی تر لەوانەیە لە سادەشی بچێتەوە بۆ سێ سادق و عربەت کەمانە هاوسنوو لەگەڵ پێنجۆنە ینی بە ڕێژێکی لە سابیز لە 25 دانیشتوانی خەڵکی دانیشتوانی پێنجۆن لە سنووری پێنجۆنان یەکەم هۆکارەکەوێ بەلێشا دامەزراندنەکە بۆچی خەڵکی شوان و ئەوانەی کە ئیشانە بوو لە لادەکانە هێنان لە خوارە کوردیان بە پێشمەرگە و بە پۆلیس بەچەکدار ینی ئێزێکی ئەو کەوایان لەکردو خەڵکێک مەجبور نییە لە لادەکە بێمانکی میلیۆن 200,000 میلیۆنەکان 500,000 هەبێت ئەمە یەک دوو من نەشتم لە بیر نەچێت پێنجۆن لە سێ چوار ڕۆ کەمەکوتێکی زۆری یەکەم لە ڕووی ئینە گەشت و گوزارەوە ینی کۆمەڵە شوێنی زۆر تایبەتمان هەیە پێنجۆن گەشت و گوزار لەم شارە سفرە یعنی گەشت و گوزار هیچ نەفەرمانگەیەک هاتۆ بدەمەوە لاوانەیە کۆمەڵە کەسی هەڵسن بیانەوە پرۆژەکەن لەم شارەوە لەبەرەوەی کە سەر بەخۆیان نەبێت ڕێگری لەکەن و هەروەها یەکشتی تریش من ئێمە کاک ئەحمەد کاک شێخ ئەحمەدی نۆکان لەگەڵ مامۆساعەتایە وعدیانە کە پەیمانگەکەمان ئێمە سەر بە زانکۆی سلێمانی بوو بۆمانکردنەوە زانکۆکی سەربەخۆ لە جاتی کە زانکۆمان سەربەخۆ بێ پەیمانگەمان سەربەخۆ بێ و پەیمانگەشان داخسین کە ئەمە بەڕاستی جێی نیگەرانی خەڵکی ئەم شارە بوو کە ئێستا خەڵکی زۆری ئەم شارەکە شارەکە بەجێن بە بۆنەی تەلەبەکانیانەوە کە چنە زانکۆ پەیمانەکانەوە
کاکەمیر پێش ئەوەی باسی ڕێگای ملەکە و ڕێگای سلێمانی بۆ پێنجێ بکەم کە یەکساییدە پێم خۆشە باسێک لە دۆخی خۆتان لە وەرزی زستانە بکەن کە بەڕاستی بەهۆی بەستن و بەفربارین و وەسەختی ناوچەکەەوە ئاستەنگی زۆریەتە بەردەم شۆفێران و هاوڵاتیان و ئێوەش بۆکو بەڕێوبەراتەکەتان لایەنی معنین دۆختان لەگەڵ کەش و هەوا و ئامێرەکان و هاوکاریکردنی سەروی خۆتان چۆتە دیارە ئێمە لە هەموو وەرزێکی زستان بەپێی پێشبینەکانی کەش و هەوا تیممان ئامادەیە هەر لە سەرەتای وەرزی بارانەوە تیمێک ئامادە دەکەین پێڵێن تیمی باری لە ناکەوە لە ئەم تیمی باری لە ناکاوە بە هەمانگی لەگەڵ بەڕێوەبەرایەتی چاکن و پاراستنی ڕێگەبانی سلێمانیە ئامادەیەکەین بەهۆی ئەوەی ئێمە ئامێرمان کەمە داوای هاوکاری لەوانەکەین و بەڕێوەبەرایەتی گشتی و وەزارەتی خۆشمان هاوکاریمانەکەن بەدامینکردنی ئامێرەکانی ئەوان بۆ ئێمە پێنجێن بەهۆی ئەوەی هەڵکەوتیەکی جوگرافیای زستان یعنی هەڵکەوتێکی جوگرافی کوێستانی هەیە هەمیشە لە وەرزی زستاندا بەفرەبارێت بۆ ئێمە هەمیشە ئامادەکاریەکەین بۆ کاتی بەفر و باران و ئێمە چەند ڕێگەیەکی سەرەکیمان هەیە ڕێگەی پێنجێن سلێمانیمان هەیە ڕێگەی پێنجێن سەیرانبەنمان هەیە کە ناحی گەرمێکی ژەبەسێتەوە دیارە ئەم ڕێگانە لە وەرزی زستاندا ئاسەنگی بۆ دروست دەبێت بەڵام ئێمە تیمی 24 کاتژمێریمان هەیە کە بەردەوام خەفەریا دەگرن ئەمە ژوای کردووە سواز بۆ خوایمە بێڵین کەمترین ئاستەنگمان بۆ دروست دەبێت بەڵام بەهۆی ئەوەی پێنجێ ناوچەیەکی فراوانی هەیە گوندی زۆرتیایە کە نزیکەی 200 گوندە و دوو ناحەیە ئەمە وای کردووە لە کاتی بارینی بەفرا ئێمە تیمەکانمان بۆ ئەولەویەتی کارێ دەین بە ڕێگە سەرەکیەکان بۆی ڕێگەی هاوڵاتیان و بازرگانی و گەشتیاری نەوەستێت دواتر بە پێی قۆناغ ڕێگەی گوندەکانیش پاگەکەین ئێستا کە بینەران وە بە تایبەتی دانیشتوانی پێنجێن یان خەڵکی پێنجێن کە لە دەروی پێنجێن دانیشت و هەفتانە سەردانی پێنجێنەکەت کە دەزانن لەگەڵ جنابتان یەکسەر هەڵێن یان چاوەڕێیەکە من پرسیاری ڕێگای ملەکەوەیان لێ بکەم ڕێگای دووسایدەکان لێ بکەم تونێلەکەیان لێ بکەم ڕخنەیەکەیە قسەیەکەی ئەوترێ تەنانەت دەستکاری ماستەپلان و پرۆژەکەتان کردووە تونێلی تیا بۆ تونێلەکەتان لا بردو ئەوانە دوایین زانیاریەکان لەسەر دووسایدکردنی ڕێگای سلێمانی بۆ پێنجێنیان بە دیاریکراوی ڕێگا تازەکە بۆ پێنجێن چییە وەکەی تەواو بێ پێویستی بە چی و ڕێگریەکان و بەربەستەکان چین بەڵێ دیارە ڕێگەی پێنجێن لە 2014ەوە ئەمری بە دووسایدکردنی هەبوو بەڵام بەهۆی قەیرانی داراییەوە پرۆسەکە وەسا ڕێگەی ئەو ڕێگەی کەماوە ئەو بەشەی کەماوە بکرێت بە دووسایی نزیکەی 27 کیلۆمەتر و نیوە دیارە پێشتر دیزاینێکی بۆ ئامادەکراوە لەلایەن وەزارەتی ئاوادانکردنەوە بەڕێوەبەرایەتی گشتی ئاوادانکردنەوە ڕێگەبانی سلێمانیەوە ئەم دیزاینە لە ئێستادا بە هەمانگی لەگەڵ وەزارەتی ئاوادانکردنەوە و جەنابی وەزیر لە نووسنگی بەڕێز کاقوبادە لە ئێستادا کۆمەڵێک ڕێکاری ئیداری ماوە تا بچێتە ئەنجومەنی وەزیران و لێ موافقەکەی وەربگیرێ سەبارەت بە تونێلەکەیش تا ئێستا هیچ دیزاین هیچ گۆڕانکاریەک لە دیزاینەکان نەکراوە و ئەو بەشە هێڵراوەتەوە کورت دەگاتەوە یان زانیاریەکەمان هەڵەیە چەند کیلۆمەتر کەمێکاتەوە نزیکەی 4 کیلۆمەتر خۆی 13 کیلۆمەترە تونێلەکە بێ بە 5 کیلۆمەتر بە 7 کیلۆمەتر بەڵام نزیکەی 4 بۆ 5 کیلۆمەترێک کەمەکاتەوە نەکەمیشکاتەوە ئەو شوێنە سەختەی کە زۆرتی نامداوی هاتچووی لێ ئەوەش بێگومان نامێنێت ئێمە لەگەڵ لابردنی تونێلانین و ئەو بابەتە عادەتەن ڕێگەیەکی استراتیژی پەیوەندیدارە بە وەزارەتمانەوە زیاتر وەزارەتی ئاوادانکردنەوە و جەنابی وەزیر خودی جەنابی وەزیر کە لەم سەفەرەیە بۆ پێنجێن بەڵێنی جێبەجێکردنی ڕێگەی دووسایدی پێنجێنی پێداوین و دڵنیایشین لە جێبەجێکردن با ڕاشکاو بم خەڵک ئێستا هەڵێ لاسا ئەرزە ساقەکە جادەیان بۆ ناکە ئێستا چاوەڕێی تونەکەی بەخوا هەر بۆیان تەواو ناکرێ قسەکەم ئەوەیە چەندێکی تر ئێمە بە تونێ لا خۆمانەکەی بە پێنجێنا کەی ڕێگا دووسایدەکە تەواو بێ بەپێی ئەو تەجروبەی جەنابتە ئەزانە موافقەت تەواو نەکراوە ئێستا لە دەربەستە و قستنە ڕێ لەگەڵ تام بەڵام بەپێی ئەو تەجروبەی جەنابەت هێدا چەند ساڵی تر ئێمە بە تونێ لایەن بۆ پێنجێن
ئەزانی ئێمە ناتوانین پێشبینیەوە بکەین بەڵام پلانەکە ئاوایە سەرەتا هەتا تونێلەکە دووسایی دەکرێت کە نزیکەی 18 کیلۆمەترە دوجار لە ئەسنای کارکردن لەو دووساییدا بڕیارە درێلەوەی ئەگەر تونێلەکە بکرێت و لە توانای حکوومەت یان شوێنەکە گونجاو بێ لە ڕووی جیۆلۆژیەوە ئەوە بێگومان دەستەکرێ بە تونێلەکە بۆ تا ئێستا ئەوەیەک لە نکراوەوە ئەمە تا ئێستا بەهۆی کەمی بووجەوە یعنی خۆ دەزانی لە قەیرانی داراییان بەهۆی کەمی بووجەوە تا ئێستا بڕیارەکە وایە تونێلەکەشی تایە و ڕێگاکەیش دەکرێت بە دووسایت بەڵام ئەوە ڕوون نییە کەی تەواوە بێت چونکە تۆ لە کاتی ئیشە زۆر جان منە چەم ئیشێک ڕۆژێکی بۆ دانم بە 5 ڕۆژە گەڕێمەوە چونکە ئامێرەشکێ و شت بێتە پێشەوە ئیشی ئیداری هەیە و ئیشی هەندەسی و هوەری و ئەوانەیە هەیە بۆ ئێمە ناتوانین پێشبینی تاوابوونیەکەی کەی بکەین بەڵام ئێمە لەوە دڵنیاین ئینشاءڵڵا ڕێگەی دووسایدی پێنجێن کە لەلایەن بەڕێوەبەرایەتی ڕێگەبانی سلێمانیەوە سەرپەرشتیەکرێ و ڕاستەخۆ جەنابی وەزیر و وەزارەتی ئاوادانکردنەوە لەسەر خەتن بۆی و دەچێتە بواری جێبەجێکردن. ئەم شەوی ڕابردوو تا نزیک بە ناقص 12 پلە هاتووە بە تاکید سەختی منتیقەکە لە ڕووی کوێستانیەوە بەرزی و هەڵکەوتە جوگرافیەکەی و لایەنە ئابوووریەکەیشی ئەمانە هەمووی حساب بکەین ئەتوانین بڵێن نەخێر یعنی بە نەخێرێکی دڵنیاییەوە بەپی پێویست حکوومەتی هەرێم ئاوری لە پێنجێن نەداوەتەوە لەم ڕوانگانەوە ئەتوان مەگەر باسی بکەم لە ڕووی ڕێگەوبانەوە کاگوشیار من ڕیشم یەک تاڵ سپیتیان نەبوو کە ئەوترێت پێنجێن دووسایت جادەی پێنجێن سلێمانی دووسایی دەکرێ و تونێلێکیشی بۆ جێبەجێکرێت ئەوە ئێستا ڕیشم تاڵی چۆنەڵێ ڕەشی بەکەمی تیادۆزیتەوە هەمووی سپی بووە لە ڕووی نەوتەوە هەر نەبینی و هەر نەمان بینی کێشەڵێ ئەی بینین ڕاستەیە چکۆ هیچ زمانێک نییە بەوەی کە ئەم تونێلە دەست پێ بکرێت لە ڕووی نەوتەوە دابینکردنی نەوت ئەم منتیقەیەکی کوێستانی حکومت ئەزانێ و پلەکانی گەرمە ئابۆ جۆرەدا ئابەزێت خەڵک ئەگەر نەوتی نەبێت ناچارە پەنا بۆ شتی دیکەوەکاری دیکە بگرێت بەر بۆ گەرمکردنەوە یەکێک لەوانە مەترسی لەسەر دارستانەکانە بەداخەوە یعنی بێباکی حکومت لە دابینکردنی نەوت هەروەکو حسابی شارەکانی ترمان بۆ کاکاگوشیار لە کاتێکە ئابواە لێرە نەوت ئەگەر فریش نەبوایە نیوەی ئەو پارەی لە هاوڵاتی وەربگیرایە کە لە شارەکانی دیکە نەوتی پێ ئەدرێ ئێمە جەناب هەر خۆت باسی خۆت بکەیت چەند بەرمیل و بەرمیلێک و سووتان و تایسا یان نزیک بۆ لە بەرمیل ئێمە ئەگەر ڕاستیەکەی ئەگەر با بڵێن هەموو هۆکارە گەرمکەرەوەکان ببەستینەوە بە نەوتەوە من قەناعەتم وایە لە ئێستاە لە پێنجێنا هاوڵاتی هەبێت کە زیاد لە بەرمیلی سووتان دەبێت بەپی ئەلبەتە بەپی ژمارەی ئەندامانی خێزانەکەی و پێویستیاتی کارەباکە جارێک و سلێمانی و ناو شارەکانی لێ ناتوە گەر بوێ بۆ بچوار کاتژمێری پێشووتر ئەوەی تر خەڵک ئەترسێنی و ناوێت ئیتر و گەرمکەرەوە هەڵکە ئەوەی تر دۆخەکە سەختە بێت یەکێک لە مەترسیەکان ڕاستیەکەی لەسەر پێنجێن مەوزوعی و کارەبایە بە ناوی پرۆژەی ڕووناکی جاری نەگەیشتووە بۆ هێشتا نەگەیشتووە من دڵنیام لەوەی کە بگاتە پێنجێن خەڵک پەنا بۆ شتی دیکە ئەبات بۆ خۆگەرمکەرەوە و لەمەش دوجار یعنی احتیمالەکە مەسلەی سروشتێکێک بێ لەو شتانی کە زەرری زۆری بەرئەکەوێت لە مەسلەی بڕینەوەی دار چونکم خەڵک ناچار ئەبێ لەو لاوە نەوت نییە و کارەباکەیش با بڵێن داهاتێکی زۆری هاوڵاتی ئەبا بەڕاست باسی ڕێگاوبانە کرد باسی نەوتت کرد گرفتی دیکی چی هەیە پێنجێک کە پێویستە قابۆی بکرێ هەلی کار مەسەن
داهاتی تاک لەم شارە تایبەتی ئێستا کە خۆت زانانی وەرزی زان و وەرزی بەروبوومیش نییە بەڕاستی خەڵکی ئێرە پشت بە چییە بەس ڕاستیەکەی بەداخەوە لە پێنجێنە تا ئێستا شوێنێکی گەشتیاری پێویست نییە ئەوەی کە هەیە خۆڕسکە و خی گەورە بەرهەمی هێنا و چۆنەوە هێناوێتێ بوون واتە شوێنێکی گەشتیاری دەستکردی نییە کە ئەمەیش خۆی ئەبینێتەوە لەوەی کە لە پێنجێنە ئەو هەموو بەفر و بارانی کە لێرە ئەبارێت و ئەو هەموو دۆڵ و شیوە ئاوە باتە خوارەوە یەک بەنداویتیانی کە ئەمە کرێ بەهۆی ئەوە هەلی کار دروست بوێ لە ڕووی گەشتیاریەوە سەیرانگایەکی ڕێکوپێکی چۆنەڵی ستانداردمان نییە ئەوەی کە ئەو سەیرانگانەی کە ناو ئەبرێن هەر تەنها شتێکی زۆر بچووک و زۆر زۆر سادە ئەو هاوڵاتی کە هاتووەتە ناویەوە بەداخەوە هەندێک جار یعنی وێنە جوانەکان و دیمەن و ڤیدۆ جوانەکان وای لێ کردووە بێت نەک خزمەت گوزاری سەیرانگاکە کە بەداخەوە ئێمە ئەمە ئەڵێن چونکم پێنجێن حەقی ئەوەی هەیە کە شوێنێکی گەشتیاری زۆر زۆر جوان و ڕێکوپێ پسەدەن. توانیمانە 200 لیتر بۆ خێزانەکانی ئێرە ئەوەی کە پسوڵی هەیە پێیان بدرێت بەڵام بێگومان 1 بەرمیل بۆ قەزای پێنجوێن کە ڕۆژانە بەڕاستی سەرمایەکی زۆر زۆرە لێرە پلەکانی گەرما بۆ ناقص 14 ئێمە ئەمڕۆ سەعات تقریبا 9 لێرە بووین ناقص 8 بوو لە ڕاستیە زۆر زۆر ساردە زۆر زۆر کەمە بەلانی کەمەوە هەر خێزانێک پێویستی بە 4 بۆ 5 بەرمیل نەوت ئەبێت هەنی ئەگەر خێزانێکی زۆر زۆر ئاسایش بوون لە ڕاستیە بۆیە زۆر زۆر کەمە ئێمە وەکو ئیداری ناوچەکە هەمیشە تکراری ئەومان کردێتەوە ئەم بەرنووسراوی ڕسمی هەم بە داواکاری لە دانە پەیوەندیدارەکان بە تایبەت نەوتوکازانەکانی سلێمانی کە پێنجوێن بە ئەفزەڵێتی هەبێت لە بەرچاو بگیرێ بۆی بتوانین لە ساڵێکە بەدانی کەمە 2 بۆ 3 جار نەوتیان بەسەر ئەو خەڵکا دابەش بکرێت داواکارەکانمان گەیاندوو ئێمە چاوەڕێی ئینشەڵا بتوانین نەوتی دابەش کرێت بەشێکی تر وەکو جەناب باست کرد ڕێگای پێنجوێن بۆ سەی سادەقە کە ئەمە ڕێگایەکی یەکساییدا ڕاستە زۆر زۆر ناڕەحەتە ئەم پرۆژەیە لە ساڵی 2013 لە ڕاستیە بۆی نەبوونی قەیرانی دارایی وەستاوە پێشتر هەموو شتەکانی بۆ ئامادەکرا بوو پرۆژەیە بوو بە پترۆ دۆلاری بیان پێوە دۆکاتە زیاتر لە 280 میلیۆن دلاری بۆ تەرخان کرا بوو بەڵام قەیرانی دارایی ڕێگر بوو لەوەی کە ئەم پرۆژەیە جێبەجێکرێت دوێنێ سەردانی بەڕێوەتی نەوتوکارزەکانی سلێمانیم کرد بۆ مەبەستە پرسیاری دابشکردنی نەوتی سپیم لێ کرد وتی کە ئێمە لە وتەبێژەکان تەمان لە دەرەوەی شار هەموو ناوچەکان دابش کراوە بەڵام لە ناوەندی شار چاوەڕێی حکوومەتی عێراق ئەکرێ بە شێوە لە شێوەکان کە چەند میلیۆن لیترێک بنێرێت و لەوە ناو سنتەری شارەکە دابشکری هەندێک جاریش ئەگەر بەهۆی کەمی ڕێژەکەەوە پێدەچێت ناچابی نەباتی 200 لیتر 100 لیتر دابشکرێت قسەکەم ئەوەیە ناو شاری سلێمانی نەوتی تا ئێستا وەرنەگرتووە ئێوە چاوەڕێیەکەن ئەوان وەریان نەگرتووە بێن 2 بەرمیل بەن بە ئێوە ئێمە پارەکە ئەوەیە لە ڕووی کردداریەوە تا چەند پێتان وایە ئێوە توانن بەرمیل یان زیاتری تر وەربگرن پێنجوێن ناوچەیەکی سەختە ئێمە پارەکە لە ڕاستیە داوامان کرد توانیمان 2 بۆ 3 جار لە ڕاستێنەوە دابشکرا لە سنووری پێنجوێنە چەند سلێمانیش دابش نەکرا بوو بەڵام سپاس بۆ بەڕێوەبراتنی نەوتۆکانزەکانی سلێمانی و پارێزگای سلێمانی لە ڕاستیە چونکە دۆخی پێنجوێن لە ڕاستیە دۆخێکی ئاسایی نییە یعنی خەڵکی ئێرەش لە ڕاستیە خۆزدان ئیمکانە دووکو پێویست نییە لە مەعانەتێکی زۆر زۆر گەورەیە بوو ئەم مەعانەتە گەندراوە پارتوانیمان تقریبا 2 بۆ 3 جار لە ڕاستێنەوە دابشکرا لە سنوورەکە ئێمە ئەمانەوە لە ڕاستی ئەوەی کە پار
هاوکاریان کردین لە ڕاستی دەستیان خۆش بێ زۆر سپاسیانەکەین بتوانین چکە ئەم ساڵ بە پێی پێشبینەکانی کەشوهەوە تێسە دیارە ئەم ساڵ سەختترە لە پارەکە لە ڕاستیە ئێمە داواکن و بەردەوامیژە بین چکە بەڕاستی دۆخی پێنجوێن دۆخێکی ئاسایی نییە تا ئێستا یەک بەرمیل وەرگیرا تا ئێستێک بەیەک بەرمیلەوە دابەشکراوە بەسەر هەوڵەت جناب دەڵێ بە اقتصادی بەکاربێت و وەک وەڵێ بە ڕەزیلیش بەکاربێت سێ چوار بەرمیل هەر بەلایانی کەم و چوار بەرمیلەوتت پێویستە بۆ وەرخێزانە خەڵکی پێنجوێن بە چی خۆیان گەرمەکەنەوە کە نەوت نییە نەوتەکڕن یان دا لە سووتێن لە ڕاستیە بۆ خۆی ئەوەش جناب باسەکە مەعاناتێکی گەورەیە ئەوەی کە خەڵک پشتی پێ بەسێ لە ڕاستیە بەشێکی هەم نەوت و کارە باش لە ڕاستیە بۆ خۆ گەرمکردنەوە بەکارێنن غازیش بەکارێن بەڵێ سوتەم وەکو داریش لە ڕاستی ئەوەی کە داری وشکە لەبەر ناوچەکەمان ناوچەیەکی شاخاویە ئەو دارانی کە وشک بۆ لە ڕاستیە ئەوانی بەتایبەتی گرت بۆ گوندنشینەکان بەکارێنن کاکێ من بابەتێکی دیکە ئەمێنێتەوە مەسەلەی کارەبایە یعنی ڕاستە کارەبای پێنجێن چوار کاتژمێریە لەماوەی ڕابردووشدا ماوەیە کەم کرایەوە وەڵام دواتە بە خۆپیشاندان و بە فشار ڕێگری کرا قسەکە ئەوەی زۆر کات لە کاتی سەرمایە زیاتر پێویستمان بە ئامێرەکانی گەرمکەرەوە بێ لەبەرەوەی نەوتەکە وەکو پێویست نەبوو جەناب باس کرد وە لێرەش نەبوو بە بچوار کاتژمێری تا خەڵک زۆر لی بترسێ وەکو وەڵێ بەو بچوار کاتژمێری کە بەرنامەیەکی تازەی هەیە کە لە سلێمانی پەیڕەوەکرێ ئەو بچوار کاتژمێری پێنجوێن جیاوازە قسەکەم ئەوەیە کە بڕانی کارەبا گرفتێکی دیکە نییە کە پێویستەکە چارەسە بکرێت و ڕوبەڕووی دانیشتوانی پێنجوێن نەبێتەوە قسەکەی بەڕێستان تەواوە بەداخەوە ینی کارەبای پێنجوێن 24 کاتژمێریە بەپێی ئەوەی کە خۆیان بە ئێمە ئاڵێن بەڵام لە وەرزی هاوین و زستانە لەبەری خواز دەستە کارەبای پێنجوێن زۆرە لە ڕاستیە تووشی ئەو گرفتە ئابین ینی کە چەند سەعاتێک کارەبای پێنجوێن ئەکوژێنرێتەوە بەڵام ئێمە وەکو ئیداری ناوچەکە لەگەڵ خەڵکی خەمخۆری ئەم شارەیە و بەردەوام لەسەر خەت بووین ئەمە مەسەمێژێکی تقریبا 7 ساڵە لە ڕاستیە مەعاناتە هەیە لەم زستان و هاوینە دووبارا بێتەوە لە ڕاستیە بەڵێنی ئەوان وەکو بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای سلێمانی ئەوەیە کە ئێمە بە هیچ جۆرێک کارەبای پێنجوێن نامانەوە کەمیکەن تەنها لەو حاڵەتانی کە گرفتێک گێتە پێشەوەیان کارەبا بە ئام لە سنووری پارێزگای سلێمانیە ئەبەزێ بۆ ڕێژەیەکی زۆر کەم بوو ئەوەی شەداونی ئام ڕوو نەدات ئەگینە ئێمە بە هیچ جۆرێک پلانی ئەومان نییە ئێمەش بەڕاستی وەکو ئیدارە چاومان لەدەستی ئەوانە کە بێ ئێمەش هەمیشە پەیاممان گەیاندووە هەم بە بەڕێوەبەری گشتی کارەبای سلێمانی بە جەنابی مەحافظ بە جەنابی جێگری پارێزگای سلێمانی بەسەرجەم لایەنە پەیوەندیدارەکان کە دۆخی پێنجوێن لە ڕاستی ئەگە کارەبایتیانە بێ ژیان زۆر ناڕەحەت دەبێت زۆر ئەستەمەوێت تۆ ناکرد لە ناقص چواردەیە یعنی لە ڕاستی خەڵک لێرە وەکو پێویست و تەمەنی باسمان کرد نییە زائیدن ئێمە لە ڕاستیە مەشروعی ئاوەکان بیرەکان لە ڕاستیە بە کارەبا ئیژەکات ئەگەر بێت و ئەو کارەبا نەبێت لە کاتی پێویستە لە ڕاستی ئاین بەستن دوای ئەوەی زەرەر ئەدەن لە ڕاستیە بۆ ئێمە وەکو ئیدارە هەمیشە جەختمان لەسەر وەکرێتەوە داوامان لێکردون کە هاوکارمان بن بۆ ئەوی لە ڕاستیە بتوانین کارەبا بین بە هاوڵاتانی سنوورەکەمان مەسلەی مەرزی باشباق ئەزانم وەکو لایانی داری لەوەچە زۆر ڕەتێکی ڕاستە خۆتان نەبێت بەڵام خەڵکیش گلەیەکڵێ سەیرانبەر هەیە و باشماقەیە داهاتی ئەیە بۆم شارە یان ئەنێرە بۆ سلێمانی وەکو هەمیشە و لە سلێمانی و پشکێکتان بۆ ئەنێرێتەوە قسەکە ئەوەیە دەڵێن بەپێی ئامارێک کە پێم خۆشە ئاماژەی پێ بکەم دیوانی چاودێری و ڕقابەی حکومەتی عێراق ساڵی 2013 باسی لە داهاتی مەرزی باشماق کردووە ئەڵێ لە 6 مانگی سەرەتای ساڵی 2023 7 ملیار دینار داهاتەکەی بووە و بەو خەمڵاندنە ینی 15 بۆ 20 ملیار دینار مانگانە توانین بڵێ بەیانی کەمەوە داهاتی مەرزی باشماخ قسەکە ئەوەیە خاوەنی مەرزێکی نێودەوڵەتین بەڵام بەدەست ئەم کێشە سەرەتاییانەوە بناڵێنی ئەیبە نییە بۆ بەرپرسانی باڵای حکومەت دەسەڵات و حکومەت خۆی پێنجوێن لە ڕاستیە بێ ئاوڕێکی جدری لە بدرێتەوە و ئێمە وەکو ئیدارە چەند جارێک داوامان کردووە لە وەزارەتی دارایی و ئابووری کە بتوانێت نیسبەیەکی کەمی داهاتی ئەم مەرزانە مان بۆ دابین کە بە ڕێژەیەکی زۆر کەمیش بێ بۆی ئەو پرۆژانی کە خزمەتگوزاری بەردەوام وەکو داری وەکو داری کارەبا بتوانین لەو بورجەیە بتوانین سیانە بکەینەوە تەنها بە سیانە ئەوە ناکەێتەوە مەسەن پرۆژەی گەورەی پێ بکەیت بەڵام بەداخەوە تا ئێستا نەهاتوون ینی هیچ داهاتێکی مەرزی باشماخ و سەیرانبەن بۆ سنووری قەزای پێنجوێن نییە ئەوەی گوێبیستی بوون لە بەرنامەکەدا قسە و وتەی دانیشتوانی قەزای پێنجوێن بوو لەگەڵ چالاکواناندا کە باسییان لەوە دەکرد پێنجوێن لە زۆر ڕۆوە پەراوێز خراوە لایەنە پەیوەندیدارەکانیش جگە لە پاڵپشتیکردنی قسەی هاوڵاتیان و ڕەخنەگران و چالاکوانان هیچ دەستکەوتێکی ئەوتۆیان بەهۆی هاوکاری نەکردنی سەروی خۆیان
بۆ دانیشتوانی شارەکە نییە تا دێت پلەکانی گەرمان زیاتر دادەبەزێت و حکوومەتیش کەم تەرخەمە لەوەی کە بەدەم داواکاری هاوڵاتیانەوە بچێت ئەم شوێنەی کە منی لێم پێشووتر ئاو بووە بەڵام بەهۆی دابەزینی زیاتری پلەکانی گەرما ئاوەکە بەستوێتی و لە ئێستادا من لەسەر ئەم سەوەڵینە وەستاو تا بەرنامە و بەیەگەیشتنەوەیکی دیکە بە خودایەتان دەسپێرم کە سپاردەزایە نەکە.